والله لە سەعات هەشتی شەو لێرەین هەتاوەکو ئێستا سەرەمان گرتووە و هەر بۆ خۆمان وەساین لێرە بانزین هەتاوەکو ئێستاش نهاتووە و نازانم هەر لە شوێنی خۆمانە وەساین لە سەعات هەشتی بەیانیشەوە هەتاوەکو ئێستا بانزیخانەکان کراوەتەوە نازانم چۆنی بانزین دابەشەکرێ لێرە 40 لیتر هەر بەشی هیچیش ناکا وەڵی تر تا ئێستا هەر لە شوێنی خۆمانە وەساوی نازانم بەرمانەکەوێ یان بەریشمان ناکەوێ ئەوە خوای زانێ بەڵێ لە هەشتەوە وەساوین لە هەشتی شەوە ئێستا من لە سەعات هەشتی ئێوارەوە هاتووم هەتا ئێستا سەرم گرتووە هێشتا بەرم نەکەوتووە یعنی وای لێ هاتووە تەواو وەزعەکەیان زۆر ناخۆش کردووە بۆ کوردستان ئێستا لە ڕەمەزان پێشی جەژنەوە هەتا ئێستا بانزینی 600 دیناری نەماوە و بانزینی ئەوەی تریش بووە بە 1100 دینار خڕ لە توانایان نییە بانزین بکرێت ئەمەی سەرەکەی هەموو ڕۆژێک نییە ئەگەر ئەمە ڕۆژێ ئەم بانزینی 600 ئەم ئەزمێشە دروست نابێ ئێستا کە ئێمە وەساوین من هاتووم خەڵکێکی زۆر هەیە بە واستەیە کرێتە ژوورەوە هەیە ژنەکەینێ لە بەردەمی بانزینخانەکەیە خۆی دابەز ژنەکەی کاتە ژوورەوە و بانزینەکە وەرەگرێ ماتۆڕ ناخۆشیان کردووە من گوێم لێ بۆ ماتۆڕەکەی 5 جار بانزین و وەرگرتووە دام کردووەتەوە کابرای بانزخانە پێویستی دیجارێکی تر نێتەوە بەڕاستی ئەمانە هۆکارێکن من لە 6:30 لێرەوە ساوم بانزین گرانە لە دەرەوە لێرە باشترە سعرەکەی ئیتر لەبەرەوەیە و تۆزێکیش خۆتەزانی بەرژەوەندی ئینسان بژێوی ژیان واو لێ کات کە بێت لەسەری بانزینا بۆسی ئەنی بۆی پارێکی کەمتری پێبێ وڵی زیاتر مەبەستی ئەوەیە بۆ بازرگانی خۆیەتی لەبەرەوەی کە بەژەوەندی بازرگانی هەیە بۆی لە شوێنانی کە بانزینە بێک بە گران بیفرۆشە بە خەڵک و خەڵکیش بگران بیکرێ ئەوەی کە پایەکەین هەموو ڕۆژێک ئێمە ڕۆژ ناڕۆژێ سەرە گەراجەکەیت ڕۆژ ناڕۆژێک کە سەرەکەی ئەیە بە بانزینەکە ئێش بانزینەکەش بۆ دەرنایێت لیتری بە 1300 نەر مانای نییە بۆچی لە کەرکووک بۆچی لە خانەکەین لە کوێرەی بە 450 نەر ئایمانای نییە لێرە بە 1000 و ئەوە کە چەند سنتێک زیای کرۆ لە بۆرسەی جیهانیە مانای نییە بە 1000 و ئەوە ئەگەر بێت و هی ئەوانەی تیجارەکانی حیزبەکان نەبێت بۆچی ئێستا حکوومەتی عێراقی ئەوە شاسوەر لە خوارەوە بە 650 نار تەوزیعەکە هەر لەگەوتی تەوزیعەکەم ئەمان 2 ڕۆژ نردویانەوە بۆ 690 نارەکانم دەست پێ کردوێتەوە کاسپەکەی ئێمە بەس لەسەر ئەوەیە پایەکەین ئەمڕۆ ئێمە ئیش بەس بۆ حکوومەتەکەین چی پێیاکەن بەس ئاڵگۆر پارەکەکەین بۆەوە هیچی تیانی ئەوە نەبێ بۆەوە Ha?